دۆخی عێراق لەو دۆخانەیە کە هیچ وڵاتێک و هیچ کەسێکیش بەغیلی پێ نابە لە هەموو ڕوویەکەوە داڕماوە لە ڕووی ئابووری ئەمنی سیاسی کەس بڕوای بە حکوومەتی داهاتوی عێراقیش دەماوە وەکو لە ڕاپۆرتەکەشدا هاتبوو بەڵام چوارچێوەی هەماهەنگی کە خۆیان دۆڕاوی هەڵبژاردنەکانن ئێستا سواری سەری سیاسەتەکە بوون و دەڵێن ئێمە حکوومەت پێک دەنین گوایە دوای جەژن دەتوانن پێکی بێنن بەڵام ئایا پێیان پێک دێت ئەی پاش کشانەوەی سەدر و هەروەها ئامادەکاری لەلایەن تشرینیەکانەوە ئەوان دەتوانن حکوومەت پێک بێنن یاننا لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین پرسیاری زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کازم زوبەیدی لێکۆڵەر لە بواری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە بەڕێز زوبەیدی شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لەوەوە دەست پێ بکەین چوارچێوەی هەماهەنگی بە ڕاشکاوانە دەڵێن لە دوای جەژن حکوومەت پێک دەهێنن پێتان وایە وا بە ئاسانی بتوانن حکوومەت پێک بێنن لە کاتێکدا خۆیان لە ناوخۆشیانە گرفتی زۆر گەورەیان هەیە نعم بدءا بەڵێ سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان و سەرجەم بینارەکانتان و جەژنی قوربان لە هەمووتان پیرۆز بێت و لە گەلی هەموو گەلی کوردستان و گەلی عێراق بەگشتی و هیوادارم هەموو ساڵێک سەرکردە مەسعود بارزانی سەرۆکی سەرکردەی نەتەوەی کورد هەمیشە لە خۆشی دەبێت من لەو باوەڕەدام کە چوارچێوەی هەمانگی توانای پێکهێنانی حکوومەتی نابێتن لەو وادەیە بۆی دیاری کراوە و زۆر دژیەکی لە نێوان ڕایەکانی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگیدا هەیە ئەگەر تۆ سەیر بکەی یەکێک لە سەرکردەکانی گروپەکەی قەیس خەزعالی باسی ئەوەی دەکرد کە پێویستە پەرلەمان هەڵوەشێنرێتەوە و دووبارە پێک بهێنرێتەوە بۆ هەڵبژاردنی حکوومەتێکی نوێ ڕایەکی دیکە باس لەوە دەکات کە ئەوان دەڵێن دەبێت مقتەدا سەدر بگەڕێتەوە باوەشی مەرجەعیەتی شیعی ڕای سێمیش ئەوەیە کە جەماعەتەکەی حەیدەر عەبادی دەڵێ ئەگەر بەم شێوەیە حکوومەت پێک بهێنرێت لە بنەمادا ئەو حکوومەتە شکست دەهێنێت واتە لێرە دەبینی سێ ڕای دژیەک لە نێوان لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی هەیە ئەمەش بۆیە ئێستا تەنها دەکرێت ئەوە بکرێت کە یان مستەفا کاظمی بەردەوام بە حکوومەتی ئێستا بدات یاخود حکوومەتێکی ئینتیقالی پێک بهێنرێت بۆ ماوەی تەنها یەک ساڵێک دواتر برای بەڕێزم ئەو دەنگۆی کە باس لەوە دەکات کە ڕاستە خۆ دوای جەژنی قوربان حکوومەت پێک دەهێنرێت ئەمە ڕێنەکردنە چونکە من ئەوان هاوبەشیان هەیە هاوبەشی کوردیان هەیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ لێدوانەکانی سەرۆک مەسعود بارزانی دەبینین کە بە زۆر هەموو پەنجەی لەسەر خاڵەکان دانا کە ئایا لەوە کورد چی دەوێت ئەو هاوسەنگی و هاوبەشی و تەوافقی دەوێت ئێستا وشەکانی سەرۆک بارزانی کە لە تەمەنی 16 ساڵیەوە لە ناو سیاسەتدا تواوەتەوە کەسێکی زۆر بەتوانایە و دەتوانێت پەنجە لە بەخاتە سەربرینەکان زۆر باشە بەڕێز زوبەیدی مالیکی ڕایگەاندووە دەڵێت حکوومەتی داهاتوو دەبێ حکوومەتی ڕاستکردنەوەی سیاسی و هەڵەکانی ڕابردوو بێت ئەمە ئەوە ناگەیەنێت کە هەموو حکوومەتەکانی ڕابردوو بە حکوومەتەکانی مالیکیشەوە هەر هەمووی هەڵە بۆ خۆی نعم لە ڕاستیدا برای بەڕێزم قسەکانی مالکی جێگەی پێکەنینن لەبەرچی چونکە ماوەی 20 ساڵە ئەوان نەیانتوانیوە هیچ شتێک بپێکن هیچ ئەمانجێک بۆ ئەو لە ماوەی 8 ساڵیشدا کە لە دەسەڵات بوو نەیتوانی هیچ شتێک بۆ ئەم گەلە بگات ئەو من بە نمونەیەکت بدەمێ کاتێک سەرکردەیەک پۆستێکی پێدەدرێت
دەدرێت و دەسەڵاتێکی پێدەدرێت کە نەتوانیت تەنها لەو ناوچەیە کە لی لەدایک بووە کە من دەتوانم بڵێم فراتی ناوەڕاست تەنها نەیتوانیوە لەو ناوچەیەش پاڵپشتی خاڵکەکە بەدەست بهێنێت و توانی بەهۆی ئەو هەڵانەشی سەیەکی خاکی عێراقی ڕادەستی داعش کرد ئێمە بە مالکی ڤیتۆی لەسرە لەلایەن بەڕێز مقتەدا سەدرەوە بە ئێمە گوێبیستی کۆمەڵگای عێراقی بین گوێبیستی کۆمەڵگای کوردی بین هەموو هەر کەسێک کە لەو عێراقە هەیە با باش بزانن با گوێیان لێبی کە مقتەدا سەدر کاتێک دەستی لە پرۆسەی سیاسی عێراق کێشایەوە و 73 پەرلەمانتاری لە ئەنجومەنی نوێرانان کشانەوە ئەمە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکراوە تا دارە کە ئەمە بەلانی کەمەوە لە ئێستا دەکە هەمومان دەزانین جەماوەری مقتەدا سەدر زیاتر لە 7 ملیۆن کەس پێک دەهێنێت زۆر باشە ئەوەشمان و توانیان لە ماوەی 2 کاتژمێردا ناوچەی سەوزی شاری بەغدا کۆنتڕۆل بکەن ئەوەی من بابەتەکە بۆ یەکلایی بکەمەوە کە هیچ پێکهێنانێک بۆ حکومەت بەبێ سەدر لە ئارادا نابێت. زۆر باشە بەڕێز زوبەیدی دوپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من زۆر سپاست دەکەم. زۆرێک لە چاودێران دەڵێن لە دوای جەژن هەم سەدر هەم تشرینیەکان ئامادەن بوو مەلەرزەیەکی گەورە لە عێراقدا ڕوو بدا و عێراق بەرەو داڕمان بچێت. ڕای ئێوە چیە لەو بارەیەوە؟ باڵێ برای بەڕێزم ئەو بۆ مەلەرزەیە کە تو باز دەکەی پەنا بەخدا بەڕێوەیە و هیچ گەڕانەوەی تێدا نییە سەڵکردنەوەی تێدا نییە. مقتەدا سەدریش کاتێک کە پاشەخشەی کرد و لە ئەنجومەنی نوێنەران کشایەوە ئەوە ناگەیەنێ کە لە پرۆسەی سیاسی عێراق بە تەواوەتی کشابێتەوە باڵکو جەماوەری سەدر و ڕەوتی سەدر وەکو ئەو ڕەوتەنیە کە لە ساڵی 2010 باڵی بەسەر وڵاتدا کێشا. ئێستا ئێمە باسی تشرینیەکان دەکەین ئەوانە بەزەیی بە هیچ کەسێک ناکەن لە هیچ کەسێک خۆش نابن چونکە ئەوان 3000 بریندار و 800 شەهیدیان هەبوو لەو خۆپشاندانانە. ئەمە لە پێناو چی بوو؟ من کەسێکی سیاسیم و کەسێکی یاساییشم دەتوانم خوێندنەوەم بۆی هەبی کەم ئەوان ماوەی چەندین ساڵ بەبێ بە ئەزمموی خواردوی خۆیان بۆ ماوەی چەندین ساڵ وڵاتیان بەڕێوە برد بەڵام مقتەدا سەدر و جەماوەرەکەی هەمیشە لەگەڵ ئەوەدان کە پەنا بەخدا عێراق بەرەو ئاقارێکی بەرەو کەنارێکی ئارام ببەن و ئامانجیشان هەر ئەوەیە و ئەو خۆپشاندانە و ئەو بۆمەلەرزەکەی بەڕێز کازم زوبەیدی لێکۆڵەر لە بواری سیاسی و ئەمنی ڕاستەخۆ لە شاریە و لێرەوە لەگەڵما بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24. شەوتان باش و جەژنتان پیرۆز.